سڵاو و خۆشەویستان ئەحواتان ئێستا لە پەرلەمانی کوردستانی و دانیشتنی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان ئەمڕۆکە دەبەسترێت و ئێستا کە ئەندام پەرلەمانەکانی یەکە دێنە ناو پەرلەمان و دواتر وەزیرەکان کاندیدەکان گشتیان پاگەشتراون و دێن ئەمڕۆکە ئامادە دەبن لەم دانیشتنەدا. قررت كان سوار بالنجار بس قدام الرجال زينك ها بەڵام ئەم کەواتە زارێکی ڕاستەقینەیە و کرداریانە تەوەری دووەم ئەوەیە کە لەم کابینەیەدا پێکهاتەکان لە پێکهاتێکی پێداکە ئەمە لە ئاستێکدا کە دەمێن کە وەزیر لە بۆ پێکهاتەکانە سەرەڕای ئەمە چەندین دەستراوە وزير برلمان بەڕێدەکەون دەوەخوانێ هۆڵی سەرێکی ئەمەکەن حەباییە هەرەمەخوانی هۆڵی دەستپێدەکە ئیتر کاندیدەکانیان ڕابردوودا هۆڵی پەرلەمان دەوێتە دەستەکە دەست پێ دەکات لە سەرەتادا أو أخوي والله أفريقيا على فريق دستان محمد وبركة طالباني أمانة هيك لوزارة كانوا لوزارة كاروباري كومالاتي وزارة هرم وهما هني بيود كانوا والحكومة هريم دستان البرلمان أم أفرد اليوم كانوا صندوق أول مشروع هو مشروع بەڵێ